خەستەخانەی مێهرەبانیش نەخۆشمان هەیە نەخۆش لێیەکە ئەمە قەت ناڕوخین پێشەوەی کە نەخۆشمان هەبیتن ئەمە دەین خوامان بەستە ئەمە پێشمان بەخوای بەستیە کاتێک کە بەڵام لە مقەویاتی خەستەخانەی مێهرەبانی نەخۆشمان هەیە خەڵک ڕوومان تێدەکاتن بەس خەڵک لۆ ڕوومان تێدەکاتن ئەو نقطانە دەوری هەیە یعنی کۆمەڵە کۆکارە تەوفیقاتی ڕەب العالەمینە لە سەروی هەر هەمیانەوە خی گەورەوەی کردیە دڵی ئەو خەڵکی نەرم کردی بێت تەکنەمە ژنەکەی نەخۆشی بین تەکنەمە کچەکەی نەخۆشی بین تەکنەمە کوڕەکەی نەخۆش بێت تەکنەمە بەخۆی نەخۆش بێ سەردانی مەبکات تەوفیقاتی ڕەب العالەمینە خی گەورە ئیرشادیان دەکات کە بێنە مێهرەبانی و چارەسەری لە مێهرەبانی وەربگرن ئەو نقطەی زۆر بەقوتەوەی بزانن لێیەکە کەس مێهرەبانی پێ ناڕوخێت چونکە نەخۆشمان هەیە بەڵام لێ نەخۆشمان هەیە لە پشت ئەوەیە کۆمەڵە کشتیتکە هەیە یعنی یەک لەوانەیە دکتۆرەکانمان چاوتێرن دکتۆرەکانمان پارەی کەم ڕازی بووینە خزمەتی زۆر دەکەین بە پارەی کەم و سعری ئەشیاەکانمان سعری دەرماخانەی سعری مختبەری سعری بینینی نەخۆشی سعری مانەوەی نەخۆشی سعری خوددەجی ئەو خوددەجێمە هەیتمان لە هەولێرە کەس ناتوانانی منافەسەی بکاتن یعنی سعری مانەوە لە ناو منداڵی ناو شوشەی سعری ویلادەی ئەمە کە 6 دکتۆری ئافرەتمان هەیە سعرەکانیان هەرزانە ئەو سعرەیە کە دیکەن یعنی زۆر پارەی کەم ڕازینەکە ئیششی گەورە بکەن بەڕاستی یعنی قورسە عملیاتی ویلادەی بکەی بە پارەی زۆر کەم و بەردەوامیش بی لەو ئیشی دکتۆرەکانمان چاوتێرن ئەلحەمدولله و دکتۆری باشیشن و نەجاحەتیشی هینە و 962 عملیاتمان کڕی بڕێنی گەدەی خۆ ئەگەر نەخۆشەکانمان بمردبانیان نەدەهاتنەوە بەڵام ئەو تەوفیقاتی ڕەب العالەمینە و زیرەکی دکتۆرەکانە و باشی جیازەکانیش دەوری هەیە یعنی جیازەکانمان هەمووی مۆدێرن و ئەو قرتانەی کە لێ دەدەین ئەو لیگاشوورەی کە پێی دەبڕین ئەمانە هەمویان دەورن و ئیشکردنمان بە عەجەلەی نییە بە جوانی بە هادی بە نەرمی ئیشەکان دەکەین و بە بسمیلا دەستمان پێکردیا و بە ئەلحەمدولله کۆتایمان پێینانە ئەوان هەمووی نقاتی سەرکەوتنی مێهرەبانینە و مێهرەبانی ڕۆژ بە ڕۆژ شتی باشتر دەکاتن و لە ماوەی کورد دەشبیستن قەستەڕەش دەکەینەوە دەزانن قەستەڕەش ئەوە تەوقیعمان کرد لەگە شەریکەی جیهان جیهازی قەستەڕەش دەینین و قەستەڕەش دەکەینەوە و دەمانەوێت بەشیت کەش بکەینەوە بەشیت کەش دەکەینەوە میهرەبانی دڵسۆزی و لێزانی